بینەرە بەڕێزەکان سڵاوتان لێبێ. ئەمڕۆ یەکی دوانزەی ساڵی 2019 ساڵی یادی دامەزراندنی یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامیە لە هەرێمی کوردستان. لێرە لە پانێڵێک کۆمەڵێک کەسایەتی و مامۆستای زانکۆی شاری سلێمانی و دەوروبەری هاتوون بەشداری لە ساڵیادی دامەزراندنی کەناڵەکەکەن. ئێمەمانەوێت بەرنامەی ئەمڕۆمان تایبەتکەن بەوەی ئەوان بدوێنین بزانین لەسەر ساڵیادی دامەزراندنی کەناڵی پەیام چیان هەیە و ئەدای ئەم چەند ساڵی ڕابردووی کەناڵەکە چۆن هەڵەسەنگێنن و پێشنیاری چی ئەەکەن بۆ کاری داهاتوو کەناڵەکە. ئەمانە چەند پرسیارێک لە ئەو کەسایەتیانەکەن ئێوەش دەبێت. تاکە کەناڵێکی ئیسلامی بووە کە لەو سەردەمەیە وێنای خۆی کردووە وەکو ئەعلام دەربکەوێ. ئەوەندە بەسە بۆ کەناڵی ئاسمانی پەیام کە ئەوەی پێبەخشراوە کە یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردیە. توانیوێتی هەم لە مەبدە ئیسلامیەکە پەیامە ئیسلامیەکەی خۆی بگەێنێ. ئەوەنەی کە میوانی خەڵکە نیشتمانی و خەڵکە چەپ و خەڵکە ئەلمانەکەی هێناوە ڕەنگە ئەوەنە خەڵکی ئیسلامی نەهێنابێت و لە بەرنامەکانە بەشداری پێ نەکردبی. 12 ساڵە هەرکەس لە نزیکەوە ئاشنا نەبێت بە چۆنیەتی بەڕێوەبردننی نازانێت چ میحنەتێکی لەگەڵا بینراوە چ عارەقێکی لەگەڵا چۆڕاوە. بە بۆنەی 12مین ساڵیادی دامەزراندنی کەناڵی پەیام پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرجەم کارمەندان و ئەو کەسانەی کە لەوێ ماندوونە ناسانە کاری خۆیانیان کردووە پیرۆزبایان ئاراستە ئەدەکەم کە توانیویانە لە ماوەی ئەم 12 ساڵەیە پەیامی خۆیان بگێنن وەلەو کەناڵیان ماندوونە بنجە دەستیان دیارە و دەستخۆشیان لێکم. ئەدای ئەم 12 ساڵی پێشویان وەکو بینەرێک چۆن هەڵەسەنگێنێت؟ ئەتوانم بڵم لە ماوەی ئەم 12 ساڵەیە بە ڕۆژگارێکی سەختا تێپەڕێون لەو کاتی کە دروست بوون هەتاوەکوی ئێستا چکە تاکە کەناڵێکی ئیسلامی بووە کە لەو سەردەمەیە وێنای خۆی کردووە وەکو ئەعلام دەربکەوێ و کەناڵێکیش بۆ توانوێتی بینەرێکی باشی هەبێت و جارێکتر ئەڵێمەوە کە کەناڵێک بووە لەو ئاستی کە توانێتی خێزان کۆبکاتەوە چکە بەڕاستی لە ڕۆژگاری ئێمەدا لەم سەردەمەی ئێمەدا زۆر کەناڵمان هەیە کە خێزان کۆناکاتەوە یان چۆن ئەڵێ بەربڵاویەک هەیە لە ئەلامە لە کەناڵی ڕاگەاندنە کە ناتوانانی ئەو دۆخە بۆ خۆت بخۆڵکانی بۆ خۆت و خێزانت. بەڵام ئەتوانم بڵم پەیام توانیوێتی بینەرێکی باشی هەبێت توانیوێتی ئەدایەکی باشی هەبێ توانیوێتی ئەوەی کە ئەو پەیامی کە هەیەی لە ڕێی کەناڵی پەیامەوە بیگەینە بە بینەرەکەی. کۆتا پرسیار جەنابەت پێشنیاری چیەکەی بۆ کاری لەمە دوای کەناڵی پەیام؟ من ئەوەی کە پێشنیار بکەم وەکو ئافرەتێک ئەمەوێت باشتر و باشتر بن لە ماوەی ئەو 12 ساڵی کە کردویانە ئەو لە داهاتوودا باشترین بن. خاڵێکی ترکە من ئەمێ زۆر جەختی لەسەر بکەمەوە ئافرەتیان دەربکەوێ بەڕاستی هەرچەند تا ڕادێک باشە بەڵام لە تەموحی ئێمە ئافرەتانە نییە حەزەکەین زیاتر لەو بوارە گرنگی بە مەسەلەی ئافرەت بدرێ ئەمە بۆ خۆی ڕنگدانە و کاردانەوەیکی باشی ئەبێت چونکە دوجار ئێمەش چۆن ئەڵێ ئافرەتان کائینێکن بۆ جۆری کە ئەتوانن شان بەشانی پیاوان لە ڕووی ئیعلامەوە دەربکەن و زۆریشمان هەیە لەو بوارەدا ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە و دەست چی دێ بۆ یادی 12 ساڵی کەناڵی ئاسمانی پەیام؟ بسم الله الرحمن الرحیم. سەرەتا پیرۆزباییتان لێ یەکەم دەستخۆشیتان لێ یەکەم. من هەمیشە وتومە ئەوەندە بەسە بۆ کەناڵی ئاسمانی پەیام کە ئەوەی پێبەخشراوە کە یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردیە ئەوەتان بەسە. بەس من وەکو ئێسش هەندێک پێشنیار و ڕخنەم ئامادە کردەوە ڕخنە نییە پێشنیارە داوام لە کەناڵی ئاسمانی پەیام ئەوەیە کە لە ئاستی تەحەداکان هەبێ ئەو تەحەدانی کە بەرامبەر بە ئاین بەرامبەر بە گەلەکەمانەکرێ. گرنگترین شتێک کە حەز دەکەم لێرەوە بە کەناڵی ئاسمانی پەیامی بڵێم دوو تەوەر هەیە زۆر گرنگە کە گرنگی پێ بدەن. یەکەم پەروەردەی مناڵان کە هیچ کەناڵێکی ئیسلامی کوردی ئێستا ئەوەی وەلا خستۆ گرنگی پێ نادا. پەروەردەی مناڵان تازە پێگەشتوان و هەروەها وەڵامی گومانەکان کە ئەوەی کەناڵی ئامۆژگاری ئەوەی هەیە بەڵام حەز دەکەم لە کەناڵی ئاسمانی پەیامیشەوە ئەو بەرنامە هەبێ. مامۆستا جەنابەت ئەدای کارکردنی 12 ساڵی ڕابردووی کەناڵەکە
چۆن هەڵەسەنگێنی ینی چیت بینیوە کە مای ئەوە بێت تۆ سەرنجی ڕاکێشان من وەکو وتم دەستخۆشیتان لێ یەکەم لە هەموو مناسبەکانە جێدەستی دیار بۆ پێیان ئەوە زۆر زۆر مهمە بەتایبەتی گرنگیدان بە مێژوو ئەو مێژوەی کە وازام کاگریاز پێشەیەکە بەرنامەی ئەمڕۆ لە مێژوودا کە ئەوە مهمە کەناڵێکی ئاسمانی ئیسلامی ئاگای لە مێژووی ڕابووری مسلمانان بێت منەوە بەلاو زۆر گرنگە دەستخۆش کۆتا پرسیارم چ پێشنیارێکت هەیە بۆ داهاتوو کەناڵەکە عرضم کردی حەزەکەم کەناڵەکە لە ئاستی دەحەداکان نابێ و الحەمدلله ئێساش زۆر جێ دڵخۆشیە سپاس بۆخوا بەڵام ئەوەی کە زۆر من حەزەکەم پێوە دیارێ بە کەناڵەکەەوە گرنگینان بە پەروەردەی مناڵان تازە پێگەشتوان لاوان و هەروەها لە بەرنمەیەکی وەڵامی گومانەکانی شەبێت بەناوی خۆی گەورە لە ناخی دڵمەوە پیرۆزبایی لە یادی 12 ساڵی کەناڵی پەیامەکەم کەناڵی پەیام بەنسبەت بنەوە یەکێکە لە کەناڵە زۆر خۆشەویستەکان یەکەم دەرکەوتنی من لە کەناڵی ئاسمانی لە کەناڵی پەیام بوو پێم وابێت لە 2010 یان شتێکی ئاوادە بۆ 11 ئەگەر نۆ نەبوو بێ لە چەند بەرنمەیەک من دەرکەوتم بۆیە کەناڵی پەیام من با قوتابخانەیە بۆ خۆم ێزانم وە کەناڵی پەیام منبەرێکە بۆ خزمەتکردی بەڕاستی پەیامی جوانی میانەڕێوی ئیسلام وە کەناڵێکی بوێر و دەنگدلێرە کەناڵێکە لە ڕووی ئاینیەوە دەتوانین بڵین گرنگی بە زۆر بوارە ئاینەکان داوە چەندە لەوانەیە ئێستا تێبینی هەبێ هەندێک لە بوارە ئاینەکان لەوانەیە لە بەبەر ڕابردوو پاشەکشەی کردبێ چکە کەناڵی پەیام لە وەرزە تازەکانی زیاتر گرنگی بە بواری هەواڵ و ئەو بابەتانە ئادا بەڵام ئێستا کەناڵی پەیام کەناڵێکی متەوازنە لە ڕووی سیاسی و کەناڵی پەیامەتوانم بڵم کەناڵی هەموو لایەنە سیاسەکان بووە ڕەنگی هەموو لایەنە سیاسەکان بووە هەروە دەنگی شەقامی ناڕازی بۆ کەناڵی پەیام هەمیشە لەبەرەی گەل و بەرەی خەڵکا بووە بۆیە کەناڵی پەیام بەڕاستی کەناڵێکی جوانە کەناڵێکی ڕەنگینە کەناڵی هەموو دەنگەکانە و دەنگێکی بوێریشە بەڕاستی ومێدی سەرکەوتن و بەرەو پێشچوونی زیاتر بۆ کەناڵی پەیامە خوازم لە یادی 12 ساڵەیە ئەدای 12 ساڵ کارکردنی ڕابردووی کارمەندانی کەناڵەکە و کەناڵەکە خۆی چۆن هەڵەسەنگێت ڕاستی کەناڵی پەیام لە بارودۆخی کوردستانە ینی بارگاوێ بۆ بارودۆخی کە لە کوردستانە هەیە و لە سلێمانیا هەیە بەڵام کەناڵی پەیام زۆر چۆتە پێش ئەگەر بەراوردی کێ بە ڕابردوو زۆر چۆتە پێشەوە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی ئەداەوە کەناڵی پەیام من کاتێکو میوانێکە چم هەر لە پرزگەکەەوە بەڕاستی ڕێزێکی زۆر پێشوازیی باش هەستەکەی کە لە هەست بە غەریبی ناکێستەکەی لە ماڵی خۆتایی و ئەو بەڕێزانەی کە چی پێشکەشکاری بەرنمەکانن چ ئامادەکارن بەڕاستی لاسێکی باشی دەتوان بڵم تا ڕادیشی زۆر پرۆفیشناڵن لە بواری کارەکانە کەناڵی پەیام بەڵێ چۆتە پێشەوە کەناڵی پەیام ئەگەر لە ئاستی کەناڵە گەورەکانی کوردستانە نەبێت کەناڵە ئاسمانی کوردستانەکان لە زۆر لە دواوە نیە بەڵام دەبێت تەقدیری ئەوەش بکرێت کەناڵی پەیام کەناڵێکە بەڕاستی لە ڕووی مادیەوە داراییەوە هەرگیز ناگاتەوە بە کەناڵەکانی تر بۆیە و کەناڵانی تر هەندێک کەناڵمانەیە لە کوردستانەکە وەکو تۆپ تەماشاکرێت لەسەرەوە زۆر تەماشاکە بەڕاستی پارێکی زۆریان لە بەردەستە توانین بڵێ بە پارەی نەوت ڕۆن بەڕێوە بۆیە و بەراورد ناکرێت بۆ کەناڵ بەڵام کەناڵی پەیام لەگەڵ ئەو ئیمکانەتێک کەمەی کە هەیەی کێم ئاگادارین لەگەڵ ئەو کادرەکەمەی کە هەیەی لەگەڵ ئەو حتا توانین بڵین لە پشتیوانیە کەمەش کە هەیەی توانیوێتی سنووری کوردستان و سنووری کوردستان تێپەڕێنێ و ببێتە کەناڵێک کە کەناڵی هەموو خەڵکی کوردستان بێ مامۆستا کۆتا پرسیارم پێشنیاری چیەکەی بۆی کەناڵی ئاسمانی پەیام لەمە دووە کاری لەسەر بکات وەڵا بە تاکید کەناڵی پەیام کەناڵێکی ئیسلامیە من زۆر بە گرنگ ێزانم کەناڵی پەیام مینبەری هەموو قوتابخانە ئیسلامیەکان بێ ینی کەناڵی پەیام بە تایبەتی لە ڕووی ئاینیەوە وەکو چۆن لە ڕووی سیاسیەوە ئەو بەرنامە سیاسیانی لە کەناڵی پەیامە بوون توانیوێتی لەسەر هەر دۆخێک هەر بارێک لایەنە سیاسیە جۆرا و جۆرەکان یان ڕۆژنامە سیاسی جۆرەکان بانگ بکە بەڵام لە ڕووی ئاینیشەوە پێویستە کەناڵی پەیام مینبەر بێت وەکو چۆن مینبەرە بۆ قوتابخانە و سەحوی ئیسلامی بە هەمان کات مینبەر بێ بۆ برادران و برایانی سۆفی بۆ برایانی سەلەفی هەمویان مینبەری هەمویان بێ و بەرنامەکانیش هەمە ڕەنگ بن تەنها لە یەک گۆشەوە بە تایبەتی بەرنامایەنەکان لەو یەک گۆشەوسەی نەکرێن دەکرێت فراوان بێ بەقەدەر فراوانی ئیسلام یادی 12 ساڵی کەناڵی ئاسمانی پەیام و پیرۆزبایان لێکم هیوادارم سەرکەوتوو بن هیوادارم ئەم ساڵیان بکەنە گۆڕانێکی ڕیشەی و سەرتاسەری بۆ تەواوی ساڵەکانی تری
چیت هەیە بۆ کارکردنی ئەم 12 ساڵی ڕابردویان بۆ ئەدای کارکردنیان لە ساڵانی ڕابردوو. بەڕاستی کەناڵ ئاسمانی پەیام توانی وێتی لە ماوەی ئەم 12 ساڵەدا بە دروشمەکەی خۆی بسەلمێنێت کە ڕازگۆیی و ڕاشکاویە هەم ڕازگۆیی هەبوو هەم ڕاشکاوی هەبووە هیوادارم بەم دروشمە بەردەوام بن و زیاتر بەرەو پێش بڕوا. تا پرسیار پێشنیاری چیەکەی بۆ ئەدای کارکردنی کەناڵی پەیام لە داهاتووە. پێشنیارەکەم کە زیاتر گرنگی بدەن بەلایانی پەروەردەی تاک پەروەردەی قوتابی پەروەردەی خێزان و پێم خۆشە زۆر پێم خۆشە ینی چینی ئافرەتان و چینی گەنجی ئافرەت زیاتر لە ناو کەناڵی ئاسمانی پەیامە ڕەنگ بداتەوە دەربکەوێ. پێشەکی پیرۆزبایەکی گەرم لە مسلمانانەکەم بەڕاستی و لە گەلی کورد ئەەکەم بە بۆنەی 12 ساڵ تێپەڕبوون بەسەر ئیفتتاح و تەسیس و کردنەوەی کەناڵی پەیام. لە ڕاستیدا کەناڵی پەیام ئەسبەقیەتی هەیە لە کوردستاندا چونکە پێم وایە یەکەم کەناڵی ئاسمانی کوردی بوو ئیسلامی کە ئەمە بۆ خۆی شەرەفێکی گەورەیە بە حەقیقەت. بۆیە پیرۆزبایی تایبەتتر لە بەڕێوەبەر و کارمەندان و هەڵسوڕەنەر و هەڵسوڕاوانی کەناڵەکە ئەەکەم بە شێوەیەکی گشتی و دوعای مۆفەقبوونیان بۆ ئەەکەین چونکە بەڕاستی پەیام 12 ساڵە هەرکەس لە نزیکەوە ئاشنا نەبێت بە چۆنیەتی بەڕێوەبردننی نازانێت چ میحنەتێکی لەگەڵا بینراوە چ عارەقێکی لەگەڵا چۆڕاوە چ ماندووبوونێک چ شەو نخوونیەک چ خەفەت و پەژارەیەک بۆ هەموو ئەو کۆسپانەی کە هاتوۆتە ڕێگای بە حەقیقەت. بەڵام سواز بۆخوا کە تاکو ئێستا توانیوێتی لە ڕاستیدا جێگەیەکی گەورە مەکانەتێکی گەورە لە دڵ و دەرونی بینەرانی خۆیان بکاتەوە. بۆیە من بەڕاستی پیرۆزبایەکی زۆر گەرمەکەم و دوعای مۆفەقبوون و بەردەوامبوونتان بۆ ئەەکەین. مامۆستا ئەدای کارکردنی ئەم 12 ساڵەی ڕابردویان وەکو بینەرێک و چاودێرێکی سیاسی و پەرلەمانتارێک ئەدای کارکردنی 12 ساڵی ڕابردویان بۆ کارمەندەکانی کەناڵی پەیام چۆن دەبین؟ بەڵێ وەڵام من خۆم هەمووکو بینەرێکیش هەمووکو ئەوەیشی کە خۆم چەند ساڵ لە کەناڵی پەیام چەندین بەرنامەم هەبووە بەشدار بووم لە بەرنامەکانە چی بەرنامەی بەردەوام چی بەرنامەی کاتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە و هەروەها مقابلە سیاسیەکان کە کراوە. لە ڕاستیدا وەکو عەرزم کردن ئەوەی کە بینەری کەناڵی پەیامە دوو جۆرێگەر لە دوورەوە بینەرە ئیتر لە نزیکەوە نازانێت کە ئەم کەناڵە چۆن بەڕێوە ئەچێت کارمەندەکانی خەڵکێکی تریژێ لە نزیکەوە ئەزانێ ئێمەمانان لە نزیکەوە ئەزانین کە کەناڵی پەیام بەو ئەدا گەورەیە کە کردوێتیەوە بەو ثەمەڕە و بەرووبوومە گەورەی کە هەیەیەوە بۆ مەکانەتە عەزیمەی کە لە دڵ و دەرونی بینەرانی خۆیان دروستی کردووە بەو ئیمکانیاتە کەمەوە بەڕاستی ئەتوانم بڵێم کە ئەوەندە ڕوونە ینی هەڵسەنگاندنەکەی لە ئاستێکی زۆر بەردایە وەکو عەرەب بڵێ من شدة وضوحه لا يحتاج إلى توضيح يعني ئەوەندە ڕوونە پێویست بە ڕوونکردنەوە ناکات. کۆتا پرسیارم پێشنیاری چیەکەی بۆی کەناڵی پەیام لەمە دواکاری لەسەر بکات؟ خۆی لە ڕاستیدا من یەکەم پێشنیاری ئەوە ئەکەم چونکە زۆر جار دەنگۆی ئەوە ئەبیسین کە لەبەر ئەو لەمپەرانی کە هەیە بەتابەت لە ڕووی مادیەوە کەناڵی پەیام ینی بیر چەند جار خۆمان ئاگاداری بیر لەوە کراوەتەوە کە ئەم کەناڵە دابخرێت وەکو چۆن کەناڵەکانی تر داخران. بۆ یەکەم پێشنیاری من ئەوەیە کە پەیام بەڕاستی بە هیچ جۆرە نابێت دابخرێت و هەتاوەکو خوا نەخواسە حاڵەتێکی واژ نەیەتە پێشەوە تۆ نازانی چ بۆشایەکی گەورەی ینی چ بۆشایەک لە دوای خۆی بەجێ ئێڵەیان چ پانتایەکی گەورەی لە ئیعلامی ئیسلامی کوردی گرتووە بە حەقیقەت. بەڕاستی پێشنیار زۆرن بۆ ئەوی کە کەناڵی پەیام زیاتر بەرەو پێش بچێت. من وەکو لایەنەکەی خۆم اختصاسەکەی خۆم بەڕاستی قساکەمەویش ئەوەیە کە کەناڵی پەیام کەناڵێکی ئیسلامیە کەناڵێکی ئیسلامی کوردی بۆیە
پێم خۆشە لە هەموو بوارێک لە بوارەکانیانی لە چرکە ساتی دەست پێکردنی و داگرساندنیەوە تاوەکو کۆتایی پێم خۆشە ئەو حیجابە ئیسلامیە ئەو ڕووکەشە ئیسلامیەی پێوە دیار بێت ئەو خیتابە ئیسلامیە ڕەسەنەی هەر پێوە دیار بێت حتا لە شێوازی جلوبەرگی لە شێوازی هەیئەتی ئەوانەی کە موزیع و ئەوانەی کە بەرنامەیان هەیە دەرئەکەون بۆ بەرنامەکان بۆ ئەڵقەی بەرنامەکان و باقی بەرنامەکانی تر بەڕاستی من پێم خۆشە کە کەناڵی پەیام زیاتر ئەو لایەنە ئیسلامیەتە تۆختر بکرێتەوە نەک پێچەوانەکەی. من دەستخۆشیتان لێ یەکەم بۆ میادە و کەناڵی پەیام توانیوێت یعنی کەناڵێکی باش بێ و معنی کەناڵێکی پڕبینەرە مەڕاستی و کەناڵێکە بۆ عیلە ئینسان عنی لە ناو عیلەکەی خۆیان دانیشێ یعنی لە ڕوویە سەریکە گوێ لە شتەکانی بگرێ بەڕاستی و دەستخۆشیان یەکەم لە بەڕێوەبەر و کارمەند و کامێرەمان و هەموو ئۆبرانی کە لەوێ کارەکەن و دەستخۆشیان مەوێ. ئەدای کارکردنی 12 ساڵی ڕابردووی کەناڵەکە چۆن هەڵەسەنگێن؟ وەڵاهی بە پێوی کە لە نزیکەوە دوو بەراتێ ئەناسم یعنی بەپێی ئەوەی کە وەزعی مادی بەو شێوەیە کە باش نییە زۆر باش بوو ینی زۆر توانیوێتی لە هەموو شوێنەکە ئامادەی هەبێ. شکۆتا پرسیارم پێشنیاری چیت هەیە بۆ کەناڵەکە بۆی لەمە دواکاری لەسەر بە؟ وەڵایی بەعام باش بووە ینی ئەو بەرنامانەی کە هەیە ناتوانانی زیاتر پەرەی پێ بدەن و زیاتر شتی خێزانی و ئەوانە. لە 12 ساڵی 2010 یەکەمین کەناڵی ئاسمانی کوردی ئیسلامی دەستی کرد بە پەخش. ئەمە جێگەی دڵخۆشێکی زۆر بوو بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ڕێژەی زۆرینەی خەڵکەکەی موسڵمانە، چونکە پێش ئەو هیچ کەناڵێک نەبوو کە تعبیر لە موسڵمانێتی هەرێمی کوردستان و گەلی هەرێمی کوردستان بکات کە نەتەوەیەکی زۆرینە موسڵمان. بۆیە جێگەی دڵخۆشی بوو بۆوان زۆریان پێخۆش بوو کە ئەو کەناڵە ئیسلامی لەوێەوە پەیامە پیرۆزەکانی ئیسلام ئەگەیەنێ بە خەڵکو و بە دنیای دەرەوەشی ئەناسێنێت. ئێمە بەردەوامە بین لەگەڵتان بەڵامەتینە لای ناوبڕێک و ئەگەڕێنەوە. پیرۆزبایی لە کەناڵی پەیامەکەم بە بۆنەیادی دامەزراندنەوە بۆ خۆی بەردەوامی لە کارە هەر کارێک بێت نیشانی سەرکەوتنە. لە ماوەی 12 ساڵی ڕابردووە بە هەموو ئەو بارودۆخە قەیران و ئەو گرفتانەی کە ئەتوانم بڵێم چ بەسەر کەناڵی پەیام و کۆمەڵی ئیسلامی و هەرێمی کوردستانی شاهاتووە ئەم کەناڵە توانیوێتی بەردەوامی بە خۆی باوە بەردەوامیش گۆڕانکاری تا ڕادەیەکی باشیش نوێبوونەوە و داهێنان لە بەرنامەکانی هەبوو بێ. ئەمانە بەڕاستی جێگەی دەستخۆشیەوە ومێ دەکەین کە ساڵانی داهاتویان هەنگاوی باشتر و داهێنانی باشتر بکرێت و ئەوەی منەی بینم لە کەناڵی پەیام ئەتوانم بڵێم کەناڵی پەیام یەکێکە لەو کەناڵە ئیسلامیانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە پەخش ئەکرێ من تێبینی خۆم هەبێ بەعام لەسەر ڕاگەیاندنی ئیسلامی لە هەرێمی کوردستانە، بەڵام بە بەراورد لەگەڵ هاوشانی کەناڵە ئیسلامیەکانی تر ئەتوانم بڵێم کەناڵی پەیام تا ڕادەیەکی باش جەماوەرێکی بۆ خۆی دروست کردووە و توانیوێتی هەم لە مەبدە ئیسلامیەکە پەیامە ئیسلامیەکەی خۆی بگەێنێ و لە لایەکی تریشەوە لەگەڵ هەواڵ و سیاست و بابەتە تازەکان و زانیاری و معلوماتی نوێ دوانەکەوێت لە کەناڵەکانی تریش لەگەڵەوەی کە خاوەن بە ئیمکانیەتێکی کەمەوە کردوێتی. بەڵام ئێمە زیاترمانەوێت لە ڕاگەاندنی ئیسلامی، چونکە ئێمەوە هەستەکەم بە پەیام و بە کەناڵە ئیسلامیەکانی تریش تا هێشتا بۆشایی و فەراغ هەیە لە ڕاگەاندنی ئیسلامیە و خەڵکێکی تر خەڵک هەیە زیاتر تامەزرۆی جەماوەر زیاتر تامەزرۆی پەیامە ئیسلامیەکان و تێگەیشتێکی ورتر و نوێتر و دقیقتر لە بابەتە ئیسلامیەکانەیە. بۆیە پێم وایە هەنگاوی زیاتریەوە ئەگەر وەکو ڕاگەاندنێکی ئیسلامی بێوێ ئیبراز بکاو بێوێ دەربکەوێ و بێوێ پێشەنگ بێت. لە 12 ساڵ ڕابردووە کە کەناڵی ئاسمانی کاری کردووە وەکو بینەرێک ئەدای کارکردنیان چۆن بینیوە چ ڕخنێ و تێبینیەکتە بۆ لەسەری؟ وەڵای من خۆی بەعام تێبینیەکەم ئەوەی کە ڕەنگە لەسەر کەناڵی پەیام هەبێت لەسەر کەناڵەکانی
تری شەر هەبێ هەستەکەم هەموو ستایلی شێوازی ئیشکردنی کەناڵەکان لە هەرێمی کوردستانە ستایلێکی وەرگرتووە بۆ نمونە هەواڵ و زانیاریەکانە بەشێکی خۆی دابینێکا بەشێکی لە دەرەوەیێنێ دراماکان لە دەرەوەیێنێت بەرنامەکانیان زیاتر دیدار و حیوار و ئەوانن ئەنی بەعام ئەم گلەیە هەیە بەڵام بۆ کەناڵێک لە وەکو پەیام بەڕاستی و هەر کەناڵێکی ئیسلامیش بتوانێت پەیامە ئیسلامیەکەی و لەگەڵ ڕەوتی میدیای کوردیا بۆ شێوە دانەبڕێت و بەردەوام بێ وەکو کەناڵی پەیام توانیوێتی لەلایەکە هەم هەواڵ و سیاست و زیندوو بێ و بتوانێت قسەی هەبێ لەسەر ململانیەکان و بابەتەکان و بەڵانسڕاگرتنی حیزبی بەڵانسڕاگرتنی خۆی بەڵانسڕاگرتنی حیزبی و سیاسی لەم هەرێما قورسە اینجاوەرە ئیسلامیەکەشی لە پشتەوە بێ ئایدۆلۆژیایکیش لە پشتەوە بێ خەڵکانێکیش هەبێ کە ڕەخنەیەکی زۆر لێبگن یعنی ئەم بەڵانسڕاگرتنە لەم چەمکانە بۆ کەناڵێکی وەکو پەیام بەڕاستی دەستکەوت و سەرکەوتنە بەڵام ئێمە چاوەڕووی زیاتریشی لەکەین و ئەکرێ بڵێم ڕەخنەشمان هەیە بەڵام ڕەخنەکانیش هەمووی لە پێناو چاکردنی ئەو کەناڵایە. کۆتا پرسیارم چ پێشنیارێک هەیە بۆی کەناڵی پەیام لەموو جوواکاری لەسەر بکە؟ بەڵام من پێم وایە کەناڵی پەیام و کەناڵە ئیسلامیەکانیش ئیش لەسەر ئەوە بکەن بەڕاستی ئایا ئەوان وەکو کەناڵێکی ئیسلامی توانیویانە لە بۆ چەمکی ئیسلام ئەگەر ئێوەکو کەناڵێکی ئیسلامی ئەگەر و کەناڵێکی حیزبی وسمان حاڵی حیزبێکی شەکە ئەتوانێت لەگەڵ ڕەوت و ململانە سیاسیەکان بڕوان بەڵام ئەگەر وەکو پێ کەناڵێکی ئیسلامی ئیشەکە من پێم وایە کەناڵی پەیام و کەناڵی ئیسلامیەکانی تریش بەڕاستی پێیان بیت لەوە بکەنەوە کە ئەو فەراغەی ئەو بۆشایی کە هەیە ئەو پرسیارانەی کە لە لای خەڵک ئەو وەکو چۆنەڵێت تەحەدیانەی کە لە بەرامبەر ئیسلام و لە بەرامبەر چەمکی ئیسلام و فکری ئیسلامیە هەیە خوێندنەوەیەکی جوان یان ڕوئیایەکی جوان یا تێگەیشتێکی جوان بدەن بە بینەرەکانیان واتە توانم بڵێم هێشتا جەماوەری خەڵکی کوردستان لە جەماوەری ئیسلامی لە کوردستانە بە ینی ئەوانەی کە مشتاقی معلوماتی ئیسلامی و زانیارین هێشتا وەکو ئەڵێم پەرتەوازن و هەتوانم بڵێم وێڵن بە دوای زانیاریە چکە لە هەر کەناڵێک و ڕەنگە شتێکی پێبووترێ بۆیە پێم وایە کەناڵی پەیام ئەگەر بێ وەک کەناڵێکی ئیسلامی میانە ڕەو ئیش بکات پێویستە زیاتر لەسەر بابەتە ئیسلامیەکان و چەمکە ئیسلامیەکان و مەفاهیمە ئیسلامیەکان و خوێندنەوەیەکی نوێ بۆ چەمک و مەفاهیم و بنەما ئیسلامیەکان لەمڕۆ لەگەڵ واقع هەیبێت ئایا بە بەرنامە بێ ئایا بە دۆکیومنتاریە بێ ئایا بە دراما و بە هەر فیلم هەر بابەتێ بێواتە هەنگاوی زیاتری پێویستە بینێت. هیوای سەرکەوتنیان بۆ خوازین دەستخۆشیان لێگەی نتوانین زۆر بە ڕاشکاوی بڵین لەم 12 ساڵات توانیوانە سەرکەوتوو بن لەگەڵ هەموو ئەو بربەستا و ئەو کێشە و قەیرانانەی کە لە بەردەمیانە بۆ بەڵام توانیوانە ماندوونە ناسانە پەیام بگەێنن. کاکتۆر ئەدای کارکردنی کەناڵەکە لە 12 ساڵی ڕابردووە وەکو بینەرێک چۆن هەڵەسەنگێنێت؟ ئەتوانین بڵێن کەناڵی پەیام بمانەوێ نەمانێت کەناڵێکی حیزبیە و کۆمەڵی کەناڵی حیزبیشمانەیە لە گۆڕەپانی سیاسی و فەرهەنگی و ڕۆشنبیری کوردستان ڕاگەیاندنی کوردستانە ئەتوانین زۆر بە ڕاشکاوانە بڵێم وەکو بینەرێکی هەموو کەناڵەکان کەناڵی پەیام لە ناو کەناڵە حیزبەکانیان لە هەمویان کراوەتر بووە لە هەمویان ڕازگۆتر بووە لە هەمویان تا ڕادەیەک توانیوێتی سنوورە حیزبەکە تێپەڕێن و توانیوێتی خەڵکانی هەمەجۆر بێنە سەر کەناڵەکە و ئێمە دەستخۆشیان لێگەین ئەتوانم بڵێم ئەوەنەی کە میوانی خەڵکە نیشتمانی و خەڵکە چەپ و خەڵکە ئەلمانەکەی هێناوە ڕەنگە ئەوەنە خەڵکی ئیسلامی نەهێنابێت و لە بەرنامەکانە بەشداری پێ نەکردبی ئەمەش هەنگاوێکی باشە بەتابەتی بۆ کەناڵێکی حیزبی ئیسلامی بتوانێت ئەو کرانەوەی تیاابێ هەنگاوێکی باش و خاڵێکی بەهێزی کەناڵی پەیام هەرەوە ژوای کردووە کە زۆرترین بینەر لە دۆری خۆی کۆ بکاتەوە. وەکو بینەرێک پێشنیارەکەی کەناڵی پەیام لەمە دووە کار لەسەر چی بکات چی بکەن باشە لەمە دووە کەناڵی پەیام ئەگەر یەک تۆز لە ڕەهەندە حیزبەکە کاڵ بکاتەوە بە تایبەتی ئەتوانم بڵێم هەنێک کەس زۆر دەرەکەون سەر کەناڵەکە کە خەڵکە حیزبەکان ئەتوانێت زۆر زەروریش نییە خەڵکانەوەنە بێنە سەر کەناڵ و شاشەی کەناڵەکە داگیر بکەن ڕەنگە ئەو بەرنامانە زۆر زەروریش نەبێ ئەوە دووبارە بکرێتەوە بە تایبەتی بتوانێت ئەو لایەنە حیزبی تۆزێک کاڵ بکاتەوە خەڵکی هەمەجۆر خەڵکی هەمە ڕەنگ لە هەموو نەوع خەڵکەکان ڕۆشنبیرن لە مامۆسایانی ئاینی خەڵکانی بێلایەن خەڵکانی ناحیزبی بێنێت بەبێ جیاوازی ئەمە ئەبێ بە خاڵێکی بەهێز و لە بەرنمەکانیش هەندێک ڕەنگە بەرنامە هەبێت زەرورە کە کەناڵی پەیام ئیشی لەسەر بکە بە تایبەتی هەرێک کەناڵی ڕۆشنبیری کەناڵی تایبەت بە کوردستانەوە کەناڵی یادە کوردی و کوردستانیەکان ئەمانە بە تایبەتی کەناڵە ئیسلامیەکان زۆر ئازایانە و زۆر جەریئانە ئەگەر بتوانن بەرنمەیان لەسەرکەن لە کاتی ئەو ڕوودا و بۆنانە ئامادەی تەواویان هەبێت لە ساحەکە قسەی لەسەر بکەن ئەبێ بە خاڵێکی بەهێز بۆ کەناڵی پەیام. کەم کەناڵی ئیسلامی بوو کە بڕاستی بەرچاوڕوونیەکی گەورەی بە موسڵمانانی کوردستان ناوە جورئەتی بە موسڵمانانە کە بتوانن کەناڵی تر و شتی تر دابهێنن
و ئەو یەکەمینە بۆ خۆی بەڕاستی قووەتێکی گەورەی بە ئەم کەناڵەدا کە شتی زۆر جوان و شتی زۆر باش پێشکەش بکە. ئەدای کارکردنی کەناڵەکە لە ماوەی 12 ساڵی ڕابردووە وەکو بینەرێک چۆن هەڵەسەنگێنی؟ زۆر باشە ئەوەنەی ئیمکانیات و ئەوەنەی بەو داهاتەکەمە یا بەو ئیمکانەتەکەمی کە کەناڵێکی ئیسلامی وەکو پەیام هەیەی بەڕاستی ئیشی زۆر جوانی کردووە و من وەکو خۆم کە بەرنمەیەکم لەو کەناڵەیە هەیە بەڕاستی هەر کەسێک لە کەناڵی پەیامە کە کارەکات زۆر دەستکراوەیە لەوەی کە چی پێشکەشەکات و حڕێتێکی تەواو ئازادێکی تەواوی پێدرێ بۆی کە تعبیر لە هەموو ناوڕۆکی ئەو بەرنمەی کە هەیەی و ئیشەی کە هەیەی بە جوانی ئەدای بکات و بەڕاستی ئازادی دیابێنم کەناڵی پێیان. جەنابەت وەکو بینەرێک وەکو کەسەیش کە لە ناو ڕاگەیاندنای پێشنیارەکەی لە مودوا کەناڵی پێم کار لەسەر چی بکات بۆ داهاتوو؟ زۆرە بۆ ئەوەی کەم کەناڵە ئەنجامی ودا بەڵام کەوتۆتە سەرەوەی چنێ ئەتوانێت یعنی لە ڕووی ئیمکانیات لە ڕووی تواناکانی مادی چنێ ئەتوانێت ئەوە بکاتەنا کەناڵ بەڕاستی کەناڵێکی وەکو پەیام کەناڵی ئیسلامیەکان دەستکراوە نین لە زۆر شتا کە پێشکەشی بکەن لەبەرەوە بەڵام لە هەمان کاتشا دەستکراون لە ڕوویەکی ترۆ لەو کاتی کە خەڵکی ئیسلامی خەڵکی مسلمان شتی زۆر زۆرەوێ لە کەناڵێکی وەکو پەیام کەناڵی ئیسلامیەکانی تر بە هەمان شێوە و زۆر شت هەیە بەڕاستی کە پێویستە بکرێت چکە داخوازی میلەتەکەمان ڕۆژ بە ڕۆژ بەتایبەتی لە ڕووی ڕاگەیاندنەوە زۆر بە سەریعی ئەڕاتە پێش لەبەرەوە پێویستە بەڕاستی بیر بکرێتەوە لەوەی کەشتی باشتر وەشتی چاکتر ئەنجام بدرێت. پیرۆزبایهی گەرم لە ساڵی یادی دامەزرانی کەناڵ ئاسمانی پەیامەکەم داواکارم لە خۆی پەروەردگار مۆفەقیان کە زیات بتوانن خزمەتی زیاتر بکەن بە چین و توێژەکانی کۆمەڵگا و ئیسلام بە تایبەتی. ئەدای کارکردنی کەناڵەکە لە 12 ساڵی ڕابردووە وەکو بینەرێک و وەکو چالەکوانێک چۆنە بین؟ ئەتوانم بڵێم تاکە کەناڵی ئاسمانی ئیسلامی بووە کە جێگەی خۆی دار بووە لە هەرێمی کوردستانە وتوانی بیسەلمێنی کە میلەتی کورد میلەتێکی مسلمانە چکە لەم پێش کەناڵی پەیامە کۆمەڵە کەناڵی تر هەبوو کە بەڕاستی هیچ مارکێکی ئیسلامیان پێوە نەبوو ئەمە دڵخۆشی بۆ بەڕاستی کەناڵی پەیام ئەمەی سەلماند و لە هەمان کاتیشا توانیوێتی لە هەسەر هەموو پرسە گرنگەکانی کە لە هەرێمی کوردستانە ڕۆیە و لە جیهانیشا ڕۆیە بەرنامە هەبێ و جێدەستی دیار بێ و لەو بوارانەیە خزمەتی کردووە بە میلەت و بە گەلی کوردستان. پرسیار وەکو بینەرێک پێشنیاری چیەکەی بۆی لەمە دوا کەناڵی پەیام ئیشی لەسەر بکە؟ وڵی ڕاستەکەی پێشنیار ئەەکەم کەناڵی بۆ ساڵانی داهاتووی کەناڵی پەیام فراغێکیان هەیە لە مەسلەی درامایە. مانوێ نەمانوێ خەڵکێک ئێستا ڕیان کردوتە کۆمەڵی درامای نامەعقول و تەندروست ئێمە ئەتوانین لە ڕێگەی کەناڵی پەیامەوە بتوانین خەڵکێک ئەو فراغیان هەیە ئەو فراغیان بۆ پڕکەینەوە لە ڕێگەی کۆمەڵی دامای معقول و خێزانی و کۆمەڵایەتی و تەندروستەوە تا بتوانن خەڵکی لێ سودمەت من ئەگینا ئیشی زۆر جوانیان کردووە لە چاو ئەوەی کەناڵی پەیام وەکو کەناڵەکانی تر نەبووە کە بودجە و داهاتێکیان هەبێ لە حکومەتەوە بۆیان تەرخان کرابێ هەر زیاتر پشتیان بخوان و بە خێرخوازان بەستەوە دەستیان خۆش بە سەرکەوتوو بن. سەرەتا پیرۆزبایی لە ڕۆژنامەنووسان و لە کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیامەکەم لە ڕاستیە کەناڵی ئاسمانی پەیام تەمەنێکی پڕ لە سەروەری بەڕێ کردووە سەرڕای هەموو کەم و کورتیەکان و گیرۆگرفتەکان کە هاتوونەتە ڕێی گیرۆگرفتی مادی و گیرۆگرفتی تر کە یعنی ڕۆژگارێکە ئەم کەناڵە کەناڵی پارتێکی ئۆپۆزیسیۆن بووە گرفت و کۆسپی زۆر هاتوۆتە ڕێی لە یەکێک لەو گرفتانە پێنەدانی زانیاری کە ئەوە یەکێکە لە گرفتەکانی میدیا یعنی میدیا خۆی لەسەر ئەساسی زانیاری پێدان ینی درێژە بەکاری بەتایبەت کەناڵێکی هەواڵی پێویستی بە زانیاری هەیە بەڵام پێنەدانی زانیاری و بە شێوەیەکی ئەنقاست یعنی لەلایەن دام و دەستگای حکوومەتی هەرێمەوە ئەمە خۆی یعنی ڕێگریەکی سانسۆرێکی با بڵێن ناڕاستە و خۆیە یعنی بەسەر میدیاوە سەر ڕای ئەم ڕێگرانی کە باسە کرد و ڕێگری تریش ئەدای ئەم چەند ساڵی ڕابردووی چۆن هەڵەسەنگێنی جەناب؟ خۆی کەناڵی ئاسمانی پەیام هەر لە ڕۆژەکانی سەرەتایەوە دروشمێکی بەرز کردەوە ڕاستی وێ نەوشە لە ڕاستیە تا ئەوەندەی من شارەزابم وە لە کەناڵی ئاسمانی پەیامە کارم کردبێەوە لە
ئۆرگانەکان یا کارم کرد بێ بەتایبەت ژووری هەواڵ ئێمە ینی ئەو پەڕی هەوڵمانداوە کە ڕاستی وێ نەوشەوە ئەو دروشمە لە ڕاستیە بەڕاستی جێبەجێ بکەین کە لە راپۆرتەکانمانە ڕنگ بداتەوە لە هەواڵمانە ڕنگ بداتەوە و زۆر جار گوێ نەدەینە ئەوەی کە ئایا بڵین ئەو هەواڵی یا ئەو راپۆرتی بڵاویەکەینەوە باجی لەسەر ئەدەین بەڵام ئێمە ویستومانە خزمەت بە بینەرانمان بکەین و خزمەت بە تێکڕای کۆمەڵی کوردەواری بکەین. جەنابەت ئەو کۆتا پرسیار لێت بکەم پێشنیاری چیەکەی بۆ کاری لەم دوای کەناڵی پێ؟ من پێشنیازی ئەوە ئەەکەم کە درێژە بەم ڕەوتەی خۆی بدا بەردەوام بێ لەسەر ئەوەی کە ڕای جیاواز بەردەوام لە کەناڵەکە ڕنگ بداتەوە وە کەناڵی هەموو پێکاتەکانی خەڵکی کوردستان بێ. کەناڵی پێم لەوەتەی دامەزراوە هەوڵی داوە ئەو چەمکە ئیسلامیانەی کە هەیە لەناو خەڵکە باشتر و چاکتر ڕوونی بکاتەوە و ڕۆشنبیریەکی ئیسلامی بە بینەرەکانی بدا کە تعبیر بکالەوەی کە میلەتی کورد میلەتێکی مسلمانە ئەو باگراوەندەی کە هەندێک کەناڵ پیشانی وڵاتانی دەرەوەی هەرێمی کوردستانی ئەدەن بۆ میلەتی کورد ئەو پێشبینیە بگۆڕێت ئەو تەسەورە بگۆڕێت کە میلەتی کورد میلەتێکە دوورە لە دینی ئیسلام. لەبەرەوە زۆر گرنگ بوو کاتێک کەناڵی ئیسلامی یەکەمین کەناڵی ئیسلامی کە کەناڵی ئاسمانی پەیام و دامەزرا ئەوەی بە گوێی خەڵکو و بە دەرەوەی هەرێمی کوردستانیشدا کە میلەتێکی مسلمان لە ناو هەرێمی کوردستانە هەیە تعبیرەکە لە بیر و چۆنەکانی لە ڕێگەی کەناڵ ئیسلامیەکەوە کە کەناڵی ئاسمانی پەیام یەکەمین کەناڵ بوو و ئەوەی کە بینی تا ڕاوسەرنجی ئەو کەسایەتیانە بوو کە لە پانێڵەکە بەشدار بوون تێکڕا پیرۆزبایی خۆیان لە کارمەندان و کەناڵەکە کرد و پێشنیاری وشانە کرد لەمە دو کەناڵەکە باشتر و چاکتر ئیش لەسەر بابەتەکانی بکات بە تایبەت ئیش لەسەر پەروەردەی خێزانی کۆمەڵگا و تاکەکان بکات چونکە ئێستا هەندێک کەناڵ بەداخەوە بە جۆرێک پەخشەکانیانەکەن کە زۆر جار خێزانەکان بەرەو هەڵوەشانەوە با لەبەرەوە پێشنیانە کرد کەناڵی پێیان ئیش لەسەر پەروەردەی خێزانی بکات بتوانێت نمونەیەکی جوانی خێزان پیشانی هاوڵاتیان و پیشانی ئەو کەسانە بدا کە بینەری کەناڵەکان. پامیێم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم.